لەناو کۆڵانە باریکەگەی حکایەتەی لیک هیچ تام تەمەنە 100 ساڵ هەسی. گەڕەکی حەمیدیەس کەوەیەکی لە کۆنترین شوێنە مێژوگان خانەقین دانرێت. مێژوگەی چدە و ئەرا کۆتایی سەدەی 90یم. و پەنجەهەمین گەڕەک لە مێژووی خانەقین دانرێت. خاوەن مزگەوت شێخ فەتاح کەوەیەکی لە کۆنترین مزگەوتەکانی شارە دانرێت لە ساڵی 1895 دروست بووە. یەکەم قوتابخانەی سەرەتایی کچان لە مێژووی خانەقین لە حەمیدیە لە ساڵی 1930 دروست بووە. گەڕەکەگە و بازارێکی مێژووی ناسریاس کەوە پیشن بازاری حەمیدیە. مردمەگەی بەشێکی ڕەسەنن لە مێژووی خانەقین. هیچتام لەناو کۆڵانە باریک و مێژوگانی مردم پیاسەکەن. ئیوەش مێژووی چ گەڕەکی لە خانەقین توان لە کۆمێت بنووسنێ.